شارەوانی سلێمانی ماوەی 6 ساڵە چاوەڕێی ئەنجومەنی وەزیران دەکات تا ڕێنمایی تایبەتیان بۆ بنێرێت سەبارەت بە تاپۆکردنی بەشێک لە خانوو زەویە زیادەڕۆیەکانی سنووری سلێمانی. شارەوانی سلێمانی لە دوای چەندین جار داواکاری لە ئەنجومەنی وەزیران ناچار ئەم جارە چانسی خۆی لە ڕێگەی میدیاکانەوە تاقی دەکاتەوە. ئەوان داوا لە ئەنجومەنی وەزیران دەکەن پەلە بکات لە ناردنی ڕێنماییەکان تا لیژنەکانی شارەوانی سلێمانی دەست بە تاپۆکردنی زیادەڕۆیەکان بکەن. لەلایەکی ترەوە داوا لە حکومەت دەکرێت کار بە یاسای نێشتنی زیادەڕۆیی بکات کە لە پەرلەمان دەرچووە. ئەمەش لە پێناو بڕبنکردنی دیاردەکەیە. ئەم بڕیاری کە دەرچووە هەموو خانوویەک ناگرێتەوە کە بە زیادەڕێی لە سلێمانیا دروست کرابێت. بڕیار کە وەختی خۆی دەرچووە بڕیاری ژمارە 6 لە ساڵی 2012 سەرۆکاتی هەرێم پەسەندی کردووە ئەو بڕیارە بۆ تەبلیغکردنی هەموو ئەو خانوانەیە کە دەکەونە حەڕەمی گوندەکانی سنووری ماستەرپلانی سلێمانیەوە واتە تایبەتە بەو گوندانەی کە ئێستا بوونەتە گەڕێک کە لە ناو سنووری شارەوانی سلێمانیدا هەیە کە ئێمە ساڵانێکی زۆرە ئەو گوندانە سنووریان بۆ دیاری کراوە نەخشەکانیان پەسەند کراوە بۆ هەموو ماڵێکیش و زەویەکانیش فۆرمێکی زانیاریمان دروست کردووە لە کۆمپیوتەرە لە لای خۆمان خەزم کراوە هەیەکاوە بەهۆی ئەو فۆرمۆزانین خاوەندارەتی ئەو خانوو زەویانە چین. بڕیاری تاپۆکردنی زەوی و خانۆ زیادەڕۆیەکان گشتگیر نییە و تەنها ئەو زەوی و خانوانە دەگرێتەوە کە ئێستا وەکو گەڕەک و لادەیان لێ هاتووە. بەپێی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانیش نزیکەی 20,000 هاوڵاتی لەم بڕیارە سوودمەند دەبن، بەڵام تا ئێستا دیار نییە چەندە پارە لە هاوڵاتیان وەردەگیرێت بۆ تاپۆکردنی ئەو زەوی و خانوانە. هاوڵاتیان لەوەش ئاگادار دەکرێتەوە خۆیان لەو زەویانە بە دوور بگرن کە مڵکی گشتین یاخود زیادەڕۆییان تیاکراوە. بەڕێبەراتی دیوان تکان لێکەین ئەوە بوو بە 6 ساڵ 7 ساڵ بەسەر ئەم بڕیارە دەرچوو. بڕیارەکە بۆ جێبەجێکردنی یەکەم هەنگاوی ئەڵێ بێ ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی باڵا پێک بێنێت بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە. هەتا ئێستا ئەوە ماوەی 6 ساڵە ئەم لیژنەیە پێک نێنراوە لە ئەنجومەنی وەزیران. جاتکان لێکەین چاویان ماجەکەین تۆزێ هەوڵ بن بۆ ئەوەی کە ئەو خەڵکە ماوەیەکی زۆرە چاوەڕێیە کات ئەو بڕیارەشکە دەرکراوە کاتی خۆی بۆی کە بڕیارەکە جێبەجێ بکرێت لیژنە پێک بهێنرێت ئەو ئەرکەی کاکەیتە سەر سەرۆکاتی شارەوانی سلێمانی و دایرەی تاپۆ و دایرەی زەراعە لەگەڵ بەڕێوەبەراتی خانوبەری میری هەموو ئامادەکاریەکمان هەیە بۆ ئەوی کە بتوانین جێبەجێ بکەین. دوای دەرچوونی بڕیاری تاپۆکردنی زەوی و خانوە زیادەڕۆیەکان تا ئێستا ڕێنمایی لە ئەنجومەنی وەزیرانەوە دانەبەزیوەتە وەزارەت و شارەوانیەکان. لەبەر ئەم هۆکارانش تا کاتی گەیشتنی ڕێنماییەکان شارەوانی سلێمانی ناتوانێت دەست بەکار بێت. ڕایمێر عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.